ڕێژەی تاوانکاری ڕێژەی زیادبوونی توندوتیژەکان لە هەرێمی کوردستان بەرەو هەڵکشانە بەرەو زیادبوونە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا هۆشداری دەدرێت لە زیادبوونی توندوتیژەکان لە کۆمەڵگەدا بەگشتیدا توندوتیژەکان چ بەرامبەر بە ژنان بێت چ بەرامبەر بە منداڵان بێت چ بەرامبەر تاکەکانی کۆمەڵگە بێت بەگشتی بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاڤان فارس کە بەرزان چالاکوان و ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵماندان ئاڤان خان سڵاو لێ بێت ئەم کاتت باش ئەم کاتە و باش بەیانی ئێوە و بینەرەکانیشمان باش زۆر سپاس ئاڤان خان تا دێت ڕێژەی توندوتیژەکان لە هەرێمی کوردستان لە عێراقیشدا بەگشتی بەرەو زیادبوونە بەرەو هەڵکشانە جا سەرەتا دەمەوێت کۆمنتی بەڕێزی لەسەر ئەمە بزانم بەڵێ دیارە ناونیشانی تەورەکە زیاتر لە بارەی زیادبوونی ڕێژەی توندوتیژە لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە ئەگەر بێت و باسی تاوان بکەین لە ڕێگەی تەکنەلۆژیا دیارە ئەو جۆرە تاوانەیە کە لە ڕێگای بەکارهێنانی ئامێرێکی ئەلکترۆنی یاخۆت تەکنەلۆژی ئەنجام ئەدرێت کاتێک ورتری بکەینەوە کە لە ئێستاە باز لە زیادبوونی ڕێژەی توندوتیژی لە ڕێگای تەکنەلۆژیا بەرامبەر بە ژنان ئەکرێ ئەمە یەکێکی دیکە لەو هۆکارانەی بەداخەوە کێشەکان گەورەتر ئەکە زیاتر ئەکە لە بەرەوەی کە زۆر بینین ئێمە لە ڕابردووە توندوتیژی بەرامبەر ژنان بەردەوام بووە بەڵام بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئێستا وێزگە و سەکۆکانی توندوتیژی زیادی کردووە ئەوەی لە ئێستاە زۆر بەرچاوە ئەنجامدانی توندوتیژیە لە ڕێگەی تەکنەلۆژیا یاخود لە ڕێگەی سەکۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زۆر جار بەهۆی ئەوەی کە بابەتێکی نوێیە پرسێکی نوێیە هەروەها نەبوونی کادیری ڕاهێنرا و هەروەها کادیری پسپۆر لەو بوارەوە بە ئاسانی ناتواندرێت تۆمەتبار بدۆزرێتەوە و هەروەها ڕێی لێ بگرین یاخود بەر لەو جۆرە توندوتیژە بکرین کە لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکان و تەکنەلۆژیا ئەنجام بڵێ ئامێرە ئەلکترۆنیەکان لە ئێستادا کە لە ڕێگەیان و بەشێک لە توندوتیژیەکان لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنەکانەوە ئەنجام ئەدرێت زیاتر کاریگەرەکەی لەسەر ژنانە یاخۆ زیاتر توندوتیژیەکان ئاڕاستی ژنان دەکرێت یاخود بەگشتی دەتوانین بڵێن لە ئێستا ئامێرە ئەلکترۆنەکان وەکو هۆکارێک بۆ توندوتیژی بەکاردەهێنێت زیاتر قوربانیانی ئامێرە ئەلکترۆنیەکان کامانن تایبەتی ئەگەر هاتوو توندوتیژی لە ڕێگەی ئەوانەوە بەکاربهێنرێت جۆرەکانی تاوانە ئەلکترۆنیەکان ئەیان ئەو جۆرە توندوتیژیانەی کە لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکان ئەنجام ئەدرێ بەرامبەر تاکەکانی کۆمەلگا بەگشتی ئەنجام ئەدرێ بەڵام لە لایەنێکی دیکەیە لە بەشێکی دیکەیە ئەبینی زیاتر ژنان بە ئامانج ئەگیرێن کە لە دوای ژماردنی جۆرەکان من یێمە سەر ئەوەی کە بۆچی ژنان زیاتر بە ئامانج ئەگیرێن ئەو جۆرە تاوانە ئەلکترۆنیانەی کە یاخود ئەو تەکنەلۆژیانەی بەرامبەر تاکەکانی کۆمەلگا ئەکرێ بەشێکیان جۆری یەکەمی زۆر جار هەڵخەڵەتانە لە ڕێگەی سوود وەرگرتنی مادی کە زۆر جار ئەبینین کە ئامێرێکی لە ڕێگەی ئامێرێکی ئەلکترۆنیەوە بە سوود وەرگرتن لە تەکنەلۆژیا لە ئینتەرنێت خەڵکێکی زۆر فێڵی مادی لێ ئەکرێ بەوەی کە مەبەست لی سوود وەرگرتنی پارەیە مادێ اینجا بە هەر جۆرێک بێ لە ڕێگەی ئەکاونتەکان بێ لە ڕێگەی هاکردن بێیان دزەکردنی زانیاریەکانی بێ و پاشان ئەبێتە هەڕەشەیەک بۆ ئەوەی ئەگەر بێت و سوودێکی مادی بەلایەنی تۆمەتبار نەگەیەنێ ئەوە ناتوانێت بەشێکی تری هێرشە ئەلکترۆنیەکانە زۆر جار هێرشە ئەلکترۆنیەکان بە بێ خوێندنەوەی ڕنگ و ڕەگەز و جەندەر کاریگەری هەیە بەسەر هەموو تاکەکان ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەنگە کەسانێک بە ئامانج بگیرێن کە زانیاری وردی بواری ئەمن و ئاسایش شولانی دیکە یاخۆت ڕکابەر و ململانەیان لە بەرزە بەشی سێمی کە من بۆ خۆم زۆر تیشکی ئەخەمە سەر لە کارکردنم هەروەها زۆر گرنگە خودی ڕێکخراوەکان بەڕێوەبەرایەتەکانی بەرهەنگار بوونەوەی توندوتیژی کاری ورتر و جددیتر بکەن بۆی ئەویش کە ئەبینی زۆر جار ژنان
بە ئامانج ئەگیرێن لە ڕێگای تەکنەلۆژیا هەروەها لە ڕێگای سەکۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەوەی کە ئەبێتە هەڕەشەیەکی جددی لەسەریان ئێمە بینیمانە چەندین کەیس هەیە چەندین دۆسیە هەیە لەسەر ئەوەی کە بەهۆی هەڕەشەکانی نێو سۆشیال میدیا ژنان کە بە ئامانجگیراون دوجار بۆتە هۆی کوشتن دوجار بۆتە هۆی ئەوەی کە کەسەکە کۆتایی بە ژیانی هێناوە و سەر ڕای ئەوەی کە کار لەسەر ناوزڕاندن و تیرۆری کەسی ئەو تاکانە کراوە. بەڵێ لە ئێستادا ئامێرە ئەلکترۆنیەکان تا چەندێک زەمینە خۆش دەکات بۆ ئەنجامدانی ئەو تاوانانە بۆ نمونە ئەگەر توندوتیژەکان لە ڕێگەی هەڕەشەکردنەوە نەبێت لە ئامێرە ئەلکترۆنەکان بەڵکو بەشێک لە دەرکەوتنی خانمان بەشێک لە بەکارهێنانی سوشال میدیا لەلایەن خانمانەوە بۆ وەسیلەیەک بۆ دەرکەوتن. ئەمە هۆکارێکە بۆ زیادبوونی توندوتیژی، ئەمە دەبێتە هۆی توندوتیژی. لە مای ڕابردوودا چەند کەیسێکی هاوشێوەمان هەبوو کە بەهۆی دەرکەوتنی بەشێک لە خانمان لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنەکان و سوشال میدیاوە. ئەمانە هۆکارێک بن بۆ ئەوەی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت و هەتاوەکو تاوەکو قۆناغی مەریان بێت. زۆر بەداخەوە هەموو پسپۆڕان شارەزایانی بواری تەکنەلۆژیا بواری ئامێرە ئەلکترۆنیەکان باز لەوە ئەکەن کە ژینگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یان ئامێرە ئەلکترۆنیەکان ژینگەیەکی سەلامەت نییە. شایانی ئەوە نییە ئێمە ئەو باوەڕە بەهێز و پتەوەی پێ بکەین کە هەموو چیرۆکی سەرکەوتن یاخود زانیاری یان وردەکاری یاخود بەڵگە و دیکۆمنتەکانمان بخەینە سەر سۆشیال میدیاوە. یەکێک لەوەی کە تۆ پرسیارم لە یەکەی خانمان ژنان کچانی ئێمەش مافی خۆیانەکە سۆشیال میدیا بەکاربێنن تۆڕە کۆمەڵایەتەکان بهێن سوود لە تەکنەلۆژیا وەرگرن بۆ دەرخستنی توانای خۆیان بۆ ئەوەی کە بتوانن لەوێ ئەو بیرۆکانەی هەیەە و بیرۆکانەی هەیەە کاری لەسەر بکەن. بەڵام بەداخەوە ئەو دۆخە کۆمەڵایەتی هەروەها کللتور و کاریگەری کارانەبوونی یاسا هەروەها ئەوەی کە زۆرێک لە خەڵکی ئێمە تاکەکان حەز بە بەرپرسیارەتی ناکەن هەروەها ڕێز لە ئازادی تاکە کەس ناگرن زۆر جار ئەو خانمانیان ئەو ژنە چالاکوانە اینجا لە هەر بوارێکە بێ بواری هوەری بێ بواری بزنس بێ بواری چالاکی مافەکانی ژنان بێ بە ئامانجیان ئەگرن زۆر جار ئەبینین ڕوبەڕووی هەڵمەتی ناوزڕاندن و تیرۆری کەسی ئەبنەوە بەداخەوە بەشێکیان ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە سەر بکێشێ بۆ تاوانی زۆر گەورە هەروەها بەشێکیان ڕەنگە پەنا بۆ ئەوە ببن کە بە یەکجاری واز لە کارەکەیان بهێن و دوور بکەونەوە کە بێگومان ئەمەش لە ژێر فشاری دەرونی کۆمەڵایەتی ئەبێت بەکاربەرانی ئەمە ئەبێ ڕامان بکە. بەڵێ ئاڤان تا چەندێک بەکارهێنانی سۆشیال میدیا لەلایەن تاکەکانی کۆمەڵگا بەگشتی جای ئەوەی خانمان بێت هەستەکاران بێت منداڵان بێت یاخۆ کەسانی دیکەش بێت تا چەندێک بە شێوازێکی دروست بەکاردەهێنن یاخۆ تا چەندێک بەکاربەرانی سۆشیال میدیا هۆشداریان هەیە هۆشداری تەواویان هەیە سەبار بووی کە چۆن بتوانن تۆڕە کۆمەڵاتەکان بەکاربهێنن بەبێ ئەوەی کە هیچ زیانێکی بۆ هیچ لایەنێک هەبێت. زۆر گرنگە زۆر گرنگە کە تاکی ئێمە کاتێک سوشیال میدیا بەکارەهێنیان هەر سەکۆیەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە گشتی بەکارەهێنیا خود ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارەهێنێ بۆ سوودوەرگرتن لە پەیوەندیەکانی هەروەها دەستڕاگەیشتن بە زانیاری سوودوەرگرتن لەو خزمەت گوزاریانەی کە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بەهۆی تەکنەلۆژیا دەستی ئەکەوێ. زۆر گرنگە ئاگاداری هەموو ئەو مەترسیانە بێ کە لە ڕێگای تەکنەلۆژیا ڕوبەڕووی ئەبێتەوە وەکو باسم کرد لەوانە ڕاوکردنی مادی کە لە هەموو دنیا ئەمە کێشەیەکە نەک هەرێمی کوردستان و عێراق بەڵکو هەموو دنیا پێوەی دەناڵێنێ ئەو باند و تۆڕانەی کە
مەبەستیانە سوود وەرگرن یاخۆت قازانج بکەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە سوود وەرگرتن لەو بۆشاییانەی کە زۆر جار تاکەکان هەموو زانیاری و سەرچاوی بانکیەکانیان ئەخەنە نێو ئەو موبایلە یاخود ئەو ئیمێڵە یاخود هەر جۆرێکی تر لە بەردەستیانە بەشێکی تر پەیوەندی بە ئەوە هەیە کە تۆ خۆت ڕێگە ئەدەی لە ئەنجامی ئەوەی کە شارەزایید نییە لە جۆرەکانی هێرشە ئەلکترۆنیەکان کاتێکەوە ئەو تۆڕانە یاخود ئەو گروپانە تۆ بە ئامانج ئەگرن لەبەر نەبوونی زانیاری یاخود زانیاریەکانی تۆ سەرەتایە تۆ ئەکسسیان ئەدەیتێ ڕێگەیان پێ ئەدەیکا بێنە ناو ئەو موبایلەی لە دەستی تۆیان لاپتۆپەکەت کە پڕەتی لە زانیاری کەسی و دوجار بەکاری ئەهێننەوە لە دژت و بەشەکەی تریشی کە باسم کرد تیرۆری کەسیە زۆر گرنگە ئێمە بە سەلامەتی بەکاری بهێنین ئاگامان لە بەهێزی ژمارەکە نهێنیەکانی سەر موبایلەکانمان بێ هەروەها ئاگامان لەوە بێ کاتێک کە موبایلەکەمان کێشێکی هەیە خۆت گرفتێکی ئایا پەنابۆکی ئەبین بۆ ئەوەی کە چاکی بکەینەوە یاخۆت مانەوەی ئەو کێشەی هەیە چارەسەری کەین یاخۆت ئەو تۆڕە ئینتەرنێتیانەی کە بەکاری ئەهێنین هی کوێ و لەکوێ دەستمان ئەکەوێت خۆشبەختانە ئێستا زۆر لایەن هەیە زۆر ناوەند هەیە کار لەسەر سەلامەتی دیجیتاڵی ئەکاوە تا چۆن خۆت ئەپارێزی لە هێرشە ئەلکترۆنیەکان لە شێوازی دروستی بەکارهێنانی دیجیتاڵی بەگشتی بۆیە زۆر گرنگ تۆ هەموو بڕوا و متمانەیەک هەروەها باوەڕێکی خۆت بۆ تەکنەلۆژیا بکەی بە دوای زانیاریش بگەڕی لە شێوازی خۆپاراستن شێوازی ئەوەی کە تۆ چۆن پارێزراوبی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئافان دەمێت هەمان خاڵکەمە بە پرسیار هەوڵەکان چییە بۆ ئەوەی کە هۆشداری لە ناو بەکاربرانی سۆشال میدیادا بڵاو بکرێتە بتایبەتی ئێوەکو چالاکوانان کارەکانتان وبارەوە چێتە چەند دەتوانیتانە بەکاربرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆشدار بکەنەوە لە هەموو مەترسیەکانی ئەگەر هاتوو بە شێوازێکی نادروست بەکار بهێنرێ بتایبەتی لەلایەن خانمانەوە بۆی کە چەند کەیسی دڵتەزێن هەبوونە کە بەهۆی بەکاربرانی یاخۆ بۆی بەکارهێنانی سۆشال میدیاوە ڕوبەڕووی ئەو کێشانە بوونەتەوە ئێوە هەوڵەکانتان بۆ ئاگادارکردنی بتایبەتی ژنان تایبەتی کچان ئەو کەسانێکی لە ئێستادا بە بەکارهێنانی سۆشال میدیا و سەرقال نەخۆ ڕۆژانە کاتێکی زۆر بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەسەر دەبن. بەڵێ من خۆم یەکێکم لەو کەسانەی کە ڕاهێنانم وەرگرتووە وەکو ڕاهێنەریش کارەکەم سەبارەت بە خۆپاراستن لە تاوانە ئەلکترۆنیەکان یاخود دەتوانی بڵین سەلامەتی دیجیتاڵی ئەمیش لە میانەی پرۆگرامێک بوو لە ساڵانی ڕابردوو بە هاوکاری ڕێکخراوی ئینتەرنیوزی ئەمریکی و چەندین لایەنی تر پسپۆڕان شارەزایان لە هەرێمی کوردستان دوای تەواوبوونی ئەم خولانش ئەو پرۆگرامانە ئێمە تۆڕێکی بەهێزی پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەم ناوەندانە کە کار ئەکەن بۆ پاراستنی ژنان لە هێرشە ئەلکترۆنیەکان یاخود لە تاوانە ئەلکترۆنیەکان زۆر ناوەند هەیە بەڵام ئەتوانم بڵێم وەکو پێویست خەڵک نایان ناسێت هاوکات من لە ئێستایەکە بەڕێوبەری ڕاگەیان و پەیوەندیەکانی ڕێکخراوێکی بواری ژنانم ڕێکخراوی ئێمە چەندین جار گفتوگۆ هەروەها سیمینار هەروەها ئەتوانین بڵین وەرکشۆپمان کردوتەوە بۆ خۆپاراستنی ژنان لە نێو تۆڕە ئەلکترۆنیەکان هەروەها سوود وەرگرتن ناساندنی بڕگە و مادەکانی نێو یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان بە تایبەتی بۆ ژنانی دەرەوەی سنتەری شارەکان هەروەها بۆ فێرخوازان لە ناوەندەکانی خوێندن ئێمە بە هاوکاری کەسی
شارەزا لە بواری یاسایی هەروەها لە بواری کۆمەڵایەتی و دەرونی و تەنانەت کە بواری ئەلکترۆنیش لە قوتابخانەکان کارمان لەسەر ئەو بابەتە کردووە زیاتر تیشکمان خستۆتە سەر گروپی ژنان کە زۆر جار وەکوتم بەخۆی سوود وەرگرتن لەو دۆخە کۆمەڵایەتی و کللتور و نەریتە زۆر جار ژنان بە ئامانج ئەگیرێن هەروەها لە داهاتوو لە بەرنامەمانایە کار بکەین تەنانەت بۆ ئەوەی کە ژنانی چالاکوانی نێو ڕێکخرا و گروپ و هەروەها لایەنەکانی ئەوەی کە کارەکەن بۆ سەرخستنی دۆزی ژنان ڕاهێنان وەرگرن خۆیان ببن بە ڕاهێنەر لەوەی کە بۆ ئەوی سوود بگەێنن بە کۆمەلگا لە هۆشیارکردنەوەی ژنان لە بەرامبەر خەتەریەکانی نێو سۆشیال میدیا هەروەها بۆ ئەوەی کە سۆشیال میدیا نەبێت تا یەکێکی دیکە لەو هۆکارانەی کە تواناکانی ژنان سنووردار بکە هەروەها نەبێتە یەکێکی دیکە لە هۆکارەکانی تونوتیژی و خۆکەژی دژ بە ژنان ئێمە بەرنامەی زۆر نزیکمان هەیە بۆ ڕاهێنانی ژنان لە نێو هاوپەیمانی ژنانی کوردستان کە هاوپەیمانێتێکە زۆربەی ڕێکخرا و ئەو چالاکوانانی ژنان لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە خۆی ئەگرێ هەروەها سەکۆی دیکە زۆر هەیە خۆبەخشانە کار بۆ ئەوە کە ڕاوێژ بدە بەو ژن و کچانەی کە ڕوبەڕووی هەڕەشەکردن ئەبنەوە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار ڕەنگە کێشەکە هێندە گەورە بێ و کەسە نەتوانێت ئاوا بە ئاسانی تەنانەت پەنا بۆ دەستگاکانی پۆلیسیش بە یاخود بەڕێبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خۆشبەختانە من ئەتوانم باز لەوە بکەم لە ئێستاە بەڕێوبەرایەتی تاوان ئەلکترۆنیەکان هەیە لە نێو ئاسایی شەروەها لە نێو هۆبەی تایبەت هەیە بە کارکردن لەسەر تاوانە ئەلکترۆنیەکان لە نێو بەڕێوبەرایەتی بەرەنگار بوونەوەی تونوتیژی دش بە ژنان هاوکات هێڵێکی گەرم هەیە کە هێڵی 1990ەیە ماوەی ساڵانێکی زۆرە کار لەسەر ئەوکە کە سکاڵاکانی ژنان وەرگرن زۆر جار بەهۆی هەستیاری سکاڵاکە زۆر بە شێوازێکی ورد و هەروەها بە شێوازێکی زۆر زانستی ئەم پرۆسەیە جێبەجێ ئەکرێ بۆ ئەوەی کە هیچ زیان و کاریگەریەک بە ژن یاخود ئەو خانمە یاخود ئەو کچە نەبێتەوە کە ڕوبەڕووی هەرڕەشەی ئەلکترۆنی بۆتەوە لە ڕێی سۆشیال میدیا لە هەمووی گرنگتر ئەوەیە من ئەمەوێ بە ژنان بڵێم بە کچان بڵێم بە تاکی کۆمەلگا بڵێم بەڵام ڕووی من زیاتر لە ژنان و کچانە لەوەی کە هیچ کات هیچ وەختێک لە هیچ زەمانێک لە هیچ شوێنێک تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئەو ژینگەی کە ناوی ژینگەی ئەلکترۆنی و پەیوەندی و تەکنەلۆژیایە شوێنێکی سەلامەت نییە بۆ تۆی ژن ناکرێتەوە پشتی پێ بەستی بۆ ئەوەی تەنانەت زۆر جار بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانیشت بەکاری بێنی لە ئاڵوگۆڕی زانیاری هەروەها باوەڕ نەکردن بەو کەسانەی کە زۆر جار لینکت بۆ ئەنێرن یان داوات لێ ئەکەن بەشداری پرۆگرامێک شوێنەکەی زۆر گرنگەکە ڕۆژانە ئەگەر 5 خولەکیش بێت تەرخانی کەی بۆ ئەوەی کە لە ڕێگای کەناڵی یوتیوب چەندین ڕێگای تر هەیە کە شێوازە دروستەکانی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانت پێ ئەڵێ چه وێبسایتێک جێگای ئەوەیە کە من پشتی پێ ببەستم سەرچاوی لێوەرگرم یاخود زانیاری ئاڵوگۆڕ بکەم یاخود لینکەکە بەکار بهێنم یاخود کاتێک کەسێک لەگەڵ کەسێک ئەکەومە گفتوگۆ زۆر گرنگە بە وردی پرۆفایلەکەی بزانم هەروەها بایۆکەی بزانم ئایا بزانم کەسێکی ڕاستەقینەیە یاخود کەسێکەکە تەنها ئامانجی ئەوەیە کە چیرۆری کەسایەتی من کە وەکو ژن هیوادارم سۆشیال میدیا یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆژیا و ئامێرە ئەلکترۆنیەکان نەبێتە مۆتەکەیەکی دیکە بەسەر ژن و کچانی هەرێمی کوردستان بەوەی کە چیرۆری کەسایەتیان بکەونایان ئەڤاخان یەکێکی دیکە لە خاڵەکان کە زۆر باسی لێو دەکرێت کە وەکو هۆکارێک بۆ زیادبوونی کێشەکان باسی لێو دەکەن یەکلاینەکردنەوەی کەیسەکانە دۆستیەکانە لە دادگاکانتە ئەمە تا چەندێک هۆکارە بۆ ئەوەی کە کێشەکان درێژە بخایەنێ خۆت کێشەکان بەڕوو زیادبوون بڕوات بەڵێ لە سەرەتاشا باسم کردوتم
یەکێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە نەبوونی پسپۆڕە. ئێمە کەسی پسپۆرمان نییە بۆ ئەوەی کە زانیاریمان باتێ چۆن خۆمان بپارێزین یان شارەزاییان هەبێ لە بوارە. تشای ئەوەی کە کەسی پسپۆر و شارەزا لە ناوەندە یاساییەکان یان لە نێو دادگاکان کار بکات. دیارە ئەو بابەتە بابەتێکی تازێست، نەک سەبارەت بە هەرێمی کوردستان، سەبارەت بە هەموو دنیا بابەتێکە کە جێگای مشتومڕە بۆ ئەوەی کە چۆن بتوانن لە نێو دادگاکان پشت بە کەسی پسپۆر و شارەزا ببەستن. نەبوونی کادیدی شارەزا پسپۆر لەو بوارەیەکێکە لە هۆکارەکان بۆی کەیسەکان دۆسیەکان یەکلایی نەکرێنەوە. نەبوونی بەڵگا خۆمان ئەزانین ئێمە لە نێو دۆسیەکانە یاخود کاتێک تۆ کەیسێکت هەیە ئەتەوێت لە دادگایەک لای بکەیتەوە کاتێک ئەچیتە بەردەمدا دووەر یەکێک لەو کارتە زۆر بەهێزانەی کە تۆ ئەتوانی دۆسیەکەتی پێ سەرخەی هەبوونی بەڵگە و داتا و ئەدیلەیە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود تاوانە ئەلکترۆنیەکان یاخود کە بە زمانە زانستێکە پێڵن سایبەر کرایم کە تاوانی ئەلکترۆنیە لە ڕێگای بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و هەروەها سوودوەرگرتن لە دیجیتال و ئینتەرنێت ئەوەیە کە زۆر جار بەڵگەکان ون ئەبێ ئەو کەسانی کە هەڵدەستن بە هەڕەشەکردن و ناوزڕاندن کەسانێکن کە شارەزاییانە بەداخەوە کار ئەەکەن لەسەر ئەوەی کە هەڕەشە لە تۆ بکەن داوای پارە و لێ بکەن هەروەها سوود لەوە وەرئەگرن کە تۆ بەکارهێنەرێکی هۆشمەند و هۆشیار و زیرەکنی بۆ یەکەمترین بەڵگە و بکەمترین داتا ئەکەوێتە لای ئەو کەسەی کە ئەچێ سکاڵاکە ئەباتە بەردەم دادگاکە. زۆر جار ئەمە هۆکار بووە بۆ ئەوەی کە دۆستیەکە وەک پێویست نەچێتە پێشەوە کە ئێمە بینیومانە لە ماوەی ڕابردوودەیان کەیسی لەم شێوە هەبووە بەداخەوە زۆر جار بەهۆی نەبوونی بەڵگە و داتا لەلایەنی ئەوەی کە سکاڵا کارە نەیتوانیوە بەڵگەکانی پێشکەش بکات. هەروەها بەهۆی ئەوەی کە ئێمە هەتاوەکو ئێستا تۆڕەکانی هێڵی ئینتەرنێتمان بەداخەوە ئەوانەی کە خزمەتگوزاری ئینتەرنێت دابەش ئەکەن زۆر کەم لایەنی یاساییان گشتۆتە ئەستۆ بەوەی کە بتوانن یارمەتی دادگاکان بدەن لە کاتی هەبوونی سکاڵای وەها لەوەی کە بتوانن ئەو کەسانی کە ئامێرەکەیان خراپ بەکارهێناوە یاخود بوونەتە هەڕەشە لەبەر ئەوەی کە کەسەکان ڕەنگە داتا و زانیاری هەڵی خۆیان داخل کرد بێ لە کاتی کردنەوەی ئەکاونت یاخود لە کاتی هەبوونی هێڵەکانی ئینتەرنێت کە ئەمەژێکێکی ترە لە گرفتەکان. بەشێکی دیکە کاریگەری کۆمەڵایەتیە کە زۆر جار کچان و ژنانی ئێمە ڕەنگە لە کاتێکی زووە یاخود لە کاتی ئەوەی کە گەرما و گەرمە کێشەکە پەنانە بنە بەر دادگا و پۆلیس بەهۆی ئەو دۆخە کۆمەڵایەتی بە سەریان هاتۆ پێیان وایە لە ناو دوو قەوسا ئەیڵێم کە پێیان وایە ئەگەر بشنە بەردەم دادگایە خڕ بچنە بنکەکانی پۆلیس ئەبێتە بدۆخێک لەوەی کە کاریگەری ئەبێل بەسەر شکۆمەندی و ئابڕویان بۆ پەنانابن. بەڵام جێگای خۆشببختیە کە ئێمە ئەبینین زۆر جار لێرە و لەوێ بەڕێوبەراتەکانی ئاسایش لە سلێمانی لە دهۆک لە هەڵەبجە لە هەولێر ئەو تۆمەتبارانە ئەخەنە ڕوو یاخود سەر شاشەکە هۆکار بووە بۆ ئەوەی کە دایان کچیان چەندین کچیان ناوزڕاند و هەڕەشەیان لێکردوون هەڕەشەی ئابروبەرانیان لێکردوون دەستگیر کراوە ئەومە بۆ خۆی جێگای دەستخۆشیە و پێویستە هەمومان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی کە وەکوتم دیجیتال یاخۆت تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرە ئەلکترۆنیەکان نبنە مۆتەکەیەکی تر بەسەر ژیان و شکۆمەندی ژنان و کچانی کورد لە هەرێمی کوردستان کۆی تاکەکان بەڵێ زۆر سپاس بۆ ئاڤان فارس چالاکوان، سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.